لە درێژەی کار و چالاکیەکانی لیژنەی تیپە میلیەکانمان کۆتاییان هێنا بە خولی پلەیەکانی قەڵازەیە کە تێیدا بۆ 12 تیپی پلەیە کرابەوە و لە کۆتاییشدا هەردوو تیپی هەڵشۆ و تیشکی مڕێ چۆن لە یاری کۆتاییان ئەنجامدا و لە یاریەکەشدا تیشکی مڕێ توانی ئەنجامی دووبێک لە بەرژەوەندی خۆی یاریەکە کۆتایی پێبێنێ و لێرەوەش هەر لەو مەراسیمەدا لە یاری کۆتاییدا بە پێویستمانزانی بە زۆر مانزانی کە یادێ بکەینەوە لە ڕۆژنامە نووس و ڕاگاکار کە هونەر ڕەسوڵ کە هەمیشە ڕۆڵێکی گەورە و گرنگی هەبووە لە ڕۆماڵکردنی چالاکیەکانی بە تایبەتی سنووری ئیدارە ڕاپەڕین. ئێمە وەکو تیپیتی وەرشتی شێک بووینە یەکەمی پلەکانی قەڵازێ واروها توانیمان لە قۆناغی چواریارەکەمان بردەوە توانیمان سەرکەوین بۆ نابوو بۆ ساڵی 2021-2022 لە خولی نایب قەڵازێ یاری دەکەین ئینشاءالله بتوانین لە خولی نایب شاستێکی بەرز پێشەکەین و شایستەی ئەو بین کە سەرکەوت بین بۆ نابوو. ساڵانە سێ خول دەکەینەوە بۆ هەر سێ بەشەکەی تۆپی پێی قەڵازێ پلە دوو پلەیەک و نایب. ئەمڕۆ خۆشحاڵانە یاری کۆتایی خولی پلەیەکمان بەڕێکرد لەلایەن هەردوو تیپی هەڵشۆ و تیشک کە تێیدا تیپی تیشک دوو بەیەک یاریەکەی بردەوە و ئێمە وەکو لیژنەی تیپە میلیەکان دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی کاکوونەر ڕەسوڵ دەتوانم بڵێم تاکە کەس بوو بۆ ئێمە کە کاکوونەر ڕەسوڵ ڕۆی لەگەلی کوردستان نەڕۆشتەوە بە تەنیا یەکەم لە وەرزشکاران ڕۆیشتووە دووەم لە خانەوادەکەی سێم لە ئێوە چونکە ئێمە زیاتر لە ئێوەش و لە خانەوادەکەشیان پێی نیگەران بووین. لێرەشەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ هەموو کەس و کاری کاکە هونەر ڕەسوڵ بۆ کەناڵە جوانەکەی گەلی کوردستان